ئەمە پشتی دوکانێکە لە هەرێمی شانی میانمار. ئەم پۆلە لێرە دروست کراوە کە شەڕەکانی ئەم دواییانەی نێوان هێزەکانی حکوومەت و گروپە نژادیە چەکدارەکان وەبیردەهێنێتەوە. داخستنی خوێندنگاکان لە مانگی دەی ڕابردەوە کاری کردوتە سەر هەزاران منداڵ لە کاتێکدا هێزەکانی میانمار دەستیان بە هێرشەکانی ئەم دواییانەیان لە هەرێمی شان کردووە. سوپاس بۆ پشتیوانانی خۆجەیی کە هەندێک لە خوێندکارەکان توانیویانە بەردەوام بن لە خوێندنیان. هەرچەندە کە دەبێت لە دەستی شەڕ هەڵبێم، بەڵام بەردەوام دەبم لە خوێندنم هەتا دواناوەندی تەواو دەکەم. بەڵام زۆربەی خوێندکاران دەڵێن سەختە بۆیان سەرنج بدەنە خوێندنەکەیان. من نیگەرانی دایک و باوکم ئەگەر سەربازەکان لە نزیک گوندەکەمان شەڕ بکەن ڕەنگە گول لە بەر ماڵەکەمان بکەوێت. من لێرە دەژیم، بەڵام دڵم هەر لە دایک و باوکمە. زۆر ئاستەنگ هەن لە بەردەم پێکهێنانەوەی سیستەمی خوێندن بە تایبەتی لە ناوچە کەمینەکاندا کە هێشتا زمانی دایک بەکاردێت. متمانەیەکی کەم هەیە لە نێو کەمینە نژادەکانی کە ڕوبەڕووی سیاسەتی ئاوێتەکردنی زۆرەملێ بوون لەلایەن ڕژێمی پێشووی لەشکریەوە. بۆ مامۆستایەکی وەکو نانگ جامخام خواستی بەهێزی هەیە بۆ پارێزگاریکردن لە پێناسەیەکی سربەخۆی کللتوری. زمانی شان بەشێکە لە پێناسەمان، ئێمە ناتوانین پشتگوێی بخەین، زۆر گرنگە بۆمان کە بیپارێزین. حکوومەتی نوێی ئان سان سوچی دەڵێت وەزارەتی کاروباری نژادی کە تازە پێکهێنراوە هەوڵ دەدات مافەکانی زمان، کللتور و پەروەردە چارەسەر بکات، بەڵام بۆ زۆربەی منداڵان نیگەرانی دەستبەجێیان مەسەلەی یاساییشە. من نازانم دەمەوێت لە داهاتوو ببم بەچی. پاش دەرچوونم لە دواناوەندی ڕەنگە بەشداری لە سەربازانی ژن بکەم یان ببم بە پیزیشک. دەبێت جارێکی تر بیری لێ بکەمەوە. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا.